قەرەی کوڤندوونی دارەگمە خۆساوەن لەخشتەکەنن قەڵەش زاگەی مەقەشتتەین ڕاکوتتون ژەردە بنەی یەڕاژە رازرتتون مەقکتە مەود مەمیدە کوشەدغ وەت ئەرمەشت دەژت دایمە سەوەنتە ئش سفەنداگڵ سەون ئوڵ شوشەگەی ئایتەختۆی خژ کەشن ڕاخی ژردەم ئەمەونن نیچی مەنەمایە کەمما باڵەوبوون وی من ناڵیش مەودڵ نیچی تەخشە ئش جناشتۆن دەومە بۆ دونیە دارەگ ئەمە ژاختۆن ددەمە شەرڵ خەسەک مامۆن دخای سار دژە خڵ فێقوش من مەجناژن ومەن ئەمە تنگ شلەمەغدەن مەفەدڵ چیژیڵە ودۆنەیمە باخیش ومەن ئەمە مەنەی تەخچن دەرشتە شەری بارکەن ئاخەشتۆنەی مەودە ئەمەش تاوزنەن دەنۆم دارفەیەمە کوشخایجن کەنای وە درەشتتە ئەرم بردوزشتە مە ئاڵەڤارش